واز لە قوتابی بێنن ئەگەر ساڵەکە پێشتان و تۆ بخوێن و سەی بکەن بەڵام بەڕاستی ئەم 25 ڕۆژەی ئەوە نییە کە ڕۆژانە سەر بخەیتە سەر. کاکتۆ سڵاو لێ بێ ئێتە ساتی قەلاقی پۆلی دوانزەکان دەست پێیەکە چیان پێڵێتەوە ئامۆژگاری و چییە بۆیان؟ ئەو ئەزیزانی کە پۆلی دوانزن دیارە 5 ڕۆژێکی تر دەست پێ دەکات لێرە و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە ئەگەر بێت و ساڵەکە و بدرێژایی ئەو چەند مانگەی کە هەبوو بدرێژایی ئەم 30 ڕۆژەش کە لە دەستیانە بووە ئەگەر هەوڵ و کوشتێکی باشیان دابێ ئەو دڵنیام شاڵا کەمێک سترێسیان کەم بۆتەوە باشتر و چاکتر. خاڵێ لەو خاڵانی کە زۆر گرنگە ئەم ئەزیزان دەبێت بزانن تەنها خۆیان نین و خەڵکێکی زۆرم امتحاناکات بۆ امتحانش بەو جۆرە نییە کە بەداخەوە زۆر جار واهیمەیەک و ترس و خۆفێک و دڵڕاوکیەکمان بۆ خۆمان دروست کردووە. یەکەم بیرکردنەوەی خۆیان زۆر گرنگە. خاڵی دووەم هەمیشە ئێمە وتومانە مرۆڤ بۆ ئەوەی سترێس و قەلەقی کەم بێتەوە دەبێت دڵ و دەرونی خۆی و مێشک و عەقڵ و خۆی مرتاح بکات بۆی کە هەست بکات کە کاتی کەمتر فوتان و بەرنامە پرۆگرامەکەیتەوە جێبەجێ کردووە ئەو منهەج و ئەو پرۆگرامی کە لە بەردەستایەتی باشتر و چاکتر بەسەریا زاڵ بۆمە دووەم. سێم یەکێک لە کێشەکانمان ساڵانە کە تەلەبە دێت ئەو ژەوەیە کە شەوی امتحان کەم دەخەوێت کەەوە بخۆی سترێسێک زیاتر دروستەکات بێتاقەتی زیاتر دروستەکات. جاری وایە نان ناخوا جاری وایە کەم دەخەوێت ئەمەش بخۆی سترێس و بێتاقەتی و دڵڕاکی دروستەکات چونکە هەمیشە وتومانە کەم خەوی و کەم خواردنی هۆکارێکە بۆ ئەوی کە مێشک و دڵ و دەرونی نەئاسوودە دەبی و هۆکاریشە بۆ زۆر جار بۆ ئەوی کەشتەکانی لەبیر نەچێت. و خاڵی چوارەم کە ئەتوانین بڵێن یەکێ لە هۆکارەکانە سترێس چواردەور بۆی دروستەکات. جا دایکە باوکە خوشکە برایە بە ناوی ئەوی بۆ ناخوێنی بۆ سەعی ناکەی بۆ نمرت نەهێناوە ئەوە بخۆی هۆکارێکی گرنگە کە مێ دەکەین ئەم ڤیدیۆیە و دایک و باوک و خانوادەکان ببینن کە واز لە قوتابی بێنن ئەگەر ساڵەکە پێشتان و تۆ بخوێن و سەی بکەن بەڵام بەڕاستی ئەم 25 ڕۆژەی ئەوە نییە کە ڕۆژانە سەر بخەیتە سەری. خاڵی پێنجەم کە حەزەکەم باسی کەم ساڵانە قوتابی کە دەرەجە وەرەگرێتەوە ئەڕاتەوە بۆ ماڵەوە حەلێکات کە حەلی دەکات ترسی بۆ دروستە بێت دڵڕاوکی بۆ دروستە بێت دەرەجە ئەهێنم دەرەجە نایەنم بیکەمە دەوری دووەم بیکەمە خۆلی دووەم بیکەمە 2 ساڵە. بۆیە من وا پێشنیارەکەم بۆ گەنجە ئەزیزانە امتحانی خۆت بکە و بیدە دەستخوا و پەنا بەخوا ئینشاڵڵا کە هەر جارێ ڕۆژی تۆ بۆ ماڵەوە خۆشوەردنێک و حەمامیەک و نان خواردنێک و ئیسراحەتێک و دەست کە بەوانەی داهاتوو تەوەکەل ئەڵڵا ئینشاڵڵا سترێس و بێتاقەتیان کەمەبێت. کاک دکتۆر مەرجە ئەوەی کە لە پۆلی دوانزە بوو بەستەوە خەیاڵی لای ئەوە ببێ پزیشک یاخود ئەندازیار یاخود پارێزەر قۆناغی پۆلی دوانزە قۆناغێکە لەو قۆناغانی کە مرۆڤ تایە بەسەر دەسەری بەدەبات. پۆلی دوانزە بەڵگە نیە لەسەر سەرکەوتن و ناسەرکەوتنی مرۆڤەکان دەرەجە هێنان و ناهێنان بەڵگە نیە لەسەر سەرکەوتنەکان ئەمە هەمیشە وتومانە. نمرەی بەس بەدەستهێنان بەڵگە نیە لەسەرەوەی کە نابێ بە خاوەنی ماڵ ژیان گوزەران پارە سەروەت سامان بەڵام قۆناغێکشە باس مناڵەکان و گەنجەکانی سار نەکەین و بڵین زۆر گوێی مەدەرێ نا هەوڵی خۆی بۆ بدا کۆشی بۆ بکات شەو نخونی بۆ بکات کەم تەرخەمی تیانەکات بەڵام ئەوەی کە لەسەرمان هە کوردەواری قسەیەکە لە تۆ حرەکەت لەخوا بەرەکە لە تۆ هەوڵ و کۆشش و مادووبوون و باقیەکەی تریشی نمرە چۆن هاتەوە بەڵگە نییە لەسەرەوەی کە ئەمە کەسێکی شکست خواردو و کەسێکی فاشلە ئەشێت بۆ نمونە گەنجێکی جوانمان من گەنج هەیە بەنیەتی نەوەتەکانی شۆ خوێن بەڵام دەڵێ دەچمە ڕاگەاندن گەنجمان دوانوە و هەشمان لە کوردستان نمونەمانەیە دەڵێت دکتۆر 90% بێنم دەچمە بەشی شەریعەت دەچمە بەشی وەرونیم سەن ئایتی بۆیە بەشەکەی کە خۆی حەزیلێتی بۆ خۆی خولیایەتی شتێکی باش و چاک و مەزبوطە مەسەلەی دەرەجەی بەرزیش بۆ کولێت و پێم وایە بووە وەکو چاولێکەری لێ هاتووە پێشتر تەعیناتی ئەم بەشانە باش بوو تۆزە سەرچاوی دارایەکەی باش بوو ڕەنگ ئەوە هۆکار بێ ئەگەر نا حکومەت ئەگەر ئیش لەسەر هەموو بەشەکان بکە و گەنجەکانیش بە دوای حەز و خولیای بکەون تەسەورەکەم بتوانێت ئەسپی خۆی تاودا و وەسەرکەوتن بەدەست بێت. سەیرترین قوتابی کات بێ بۆ لاو کە لە پۆلی دوانزە بوو بێ یاخود دەرچوو بێت کە بەوەی هەڵەیەکەوە زۆرترین نمرەی لەدەستدا بێت چی بووە؟ وڵاهی با من نمونێکی تر باسکەم ئەوە ڕەنگی سەر لە خەیاڵمانە بەس سەیرترین قوتابی من ئەمڕۆ قوتابیەکەم هەبوو کە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ هەیە دوای 16 ساڵ دابڕان لە پۆلی دوانزە دوایەوی کە بە زەواجی کردو 3 منداڵی هەیە دوایەوی کە دوای 16 ساڵ بیری لەوە کرۆتەوە امتحانی 6 وازی ناو ئەم ساڵ امتحانی 6 با بڵێن هاتچووە لە خول بەشداری کردووە و پۆلی دوانزە امتحانی شتی کردووە لە مەکتەبێکی ئێواران و داخل بوو بە تەمای نمرەی بەرتش ئەمە نمونەیەکی زۆر جوانە بۆ گەنج ئازیزانەمان کە گویان لێمانە کە بێئومێد مەبە و دڵنیام ئینشاءڵڵا بەخت یاوەرتانە بێشن.